کاکە بەخێر بێ چاو چی ئاواکە ئەڵێ کۆتری لێ بەرڵا بووە ناناکە کۆتن مێ بەڕال نەبوو کۆتریشی ڕۆحەکەم بەپێی بخچەکە و بێت حەمامەکە ئەم فەرعانە ئەوی تریانە ئەڵێ کاکەنجا حەمامی چی من هاتووم سێری ئەماکەم زۆر تەجاوزی کردووە ئەمە شارەوانی پێی بزانێ زین چەند خەرامات جاتووە قەچێ بەسەرەوە بێ زەحمەت کاکە مۆزەفی شارەوانی بەڕاستە بەڵێ یاخوا بەخێر بژیت، بێت بۆ بژیت، قسە ناکەیت بژیت. باچینە ژوور و فەر نایە مەشورۆ کاکە نەن ئەزانین چۆن خۆی و نەهاتمەتە پێشەوە دنیا گەرمە و دەوزە ئەکشێتە پێشەوە لەبەر سێبەرەکە بابچینە نایە مەشورۆ کاکە خەڵک سیرمانەکات خۆ بابچینە نایە مەشورۆ. یەتە ژوور بە قەبری باوکو بە قەبری عەبدولحەفیز یەتە ژوور عەبدولحەفیز چییە؟ باوکمە دەفەرمو فەرمو. بە قەبری باوکمە فەرمو. فەرمو ئەرێ ماڵاوێ ڕۆحم چۆن زای پەلاماری ئەمەوە چییە؟ برزەم تۆزێکوتم دەفەرمو فەرمو یاخوا بەخێر خانەکەمان خانێکی مرتەزە و ڕێک و پێک هێنە کەشێ چاک ئەزانی ئەمە زۆر تەجاوز هاتووتە پێشەوە؟ برا جوانەکەم ئەوە ئیتر ڕەفەیە بۆی مشتەرەکان بیبێنێت تۆزی هێنامەتە پێشەوە نابێ یەکشتی وا پێ بڵم جەماعەتی شارەوانی دایرم لەگەڵا بووە ئێستا 6 ملیۆن غەرامایە نەکرد قوربانە من باسی غەرامەمە کە من مۆچۆرکەم پێایەت ێ بەس هێنیش برادەرمە بەخوا هەر لە شارەوانی عەونی هەیە برادەرێکمە عەونی عەلی دوی پێڵێن جارجارێ 25,000 کێمێ ئەڕوا ئەزانی چی یەکشتێ با پێ بڵم من ئەوەی نیم پیاوێ پیاو بێ ئەبێ نەفسەتی بەرز بێ نابێ یەک ناو وەرگێ تێگەی نابێ بەرتیل وەرگێ عیب ناکەی ئەبێ ئینسان ئەبێ ئاوە ڕێک بێ ڕێک تێگەی ئەبێ ئاوە ڕێک بێ بین و قێنە ئەو تەبێت چی بوو؟ تۆ بین و قێنە ئەوە بیە بە پسکی تووشت بۆ مناڵەکان بی خەگیرفانە دەی ئاها ئێمە کوری نەبێ هاوکاری یەکە بین من مەمنونی تۆم طبعاً دەست و چاو خۆش بێت جایتر ئەگەر تۆش بڕۆی بۆی کە خەڵک نەمان بینێت احتیاجیە کاکە من تەواو نەبوو تۆ ماڵێکیشی هەیە لەولە وایە ئەوەش تەجاوزی کردووە ئەوەشتی زیاو داناوە خۆ بێ خەرامی ئەوەش بکری والله یعنی چی بکەم یعنی تێگەی ئەبێ ئینسان پێویست ناکەم بە علی عەونی دوو بڵێم نانا بە پێویست بۆ ناگە ئەبێ ئینسان لە دنیای خۆیان ڕێک بێ ڕێک ئەوەنە ڕێک بێ کاکە ڕێکی چی بێ وەڵی چیم پیا کردو یامی تێ دینارم پێنەما لە جیاتەوە کاکە وعد بێت علاگەیە پسکی تو چ سوشتێ بۆ کۆکەمی بیبێت بۆ کاکە من کەناری ئەی چی بکەم بۆ منوسە خۆم پێ دەڵێ دەباش یەک دانە برنجی کوردیمان هەیە جوانە پورە دەرەجە یەک دێک دانە بۆ دانێ ئەمە جاخە بۆ دانێک 2 کیلۆ بۆ دانێن ئەمە 2 کیلۆ نانە 2 کیلۆ نا ئەی 2 دانە 16 کیلۆیی باوکەڕۆ باش تەواو زەیتانەیە زەیتمان هەیە دەرەجە یەک جوانە زەیتانە وڵا سیانێ بۆ دارن ئەمە سێ دانە نانە سێ دانە نا ئەی سێ کارتۆن سیانی کاکە کارتۆنی یەک دنیای تایە نانە دەچ سێ کارتۆن بۆ دانێ لەوەش سێ کارتۆن هێلکەکەی کوردیە هێلکە هەمانە دەرە وەڵی مەسلحەیە مەسلحەیە زۆر باشیش نییە مشکلە نییە دە دانشمەوە بەدانێ ئەمە دەدانە دەدانە بەدان بیکەم بە 15 نانە مەبەستن دە کارتۆنە باو کەڕم دە طبق. کورە کارتۆنی 24 طبقی تایە ئەی خۆین کاکەمی خوێنێمە خۆرەی ئەی نیتەوە نانە ناینێمە دە تۆ باش تەواو ئەی شامپۆ شامپۆ هەمانە وەڵا شامپۆ چییە شتی چاکە وەڵی ئەنواعمان هەیە تۆ کامەی ئەوە دەوێت تەوێت کە کچەکە ئاوانە ڕسمەکە ئاوای کردووە ئەوەی کردووە جاوە حەیرانە تو نازانتە ڕسمەکەی وایە کاکە هەمانە لەوە لەوەمان هەیە لەوەش تقریبان کارتۆنی مۆدانێ باوکەڕ و کارتۆنی نوێجاخۆ کەفکام کوردستانم و داپۆشەیە کاکە من زوو چڵکنامە بێ زوو خۆم شوێ تۆش مۆدابنێ تەواو نازانم چی کەمان هەیە بۆم دانی وەڵی تر ئەوە تاشتەکان لەبەر چاوایە چامانەیە چا هەمانە بۆم خۆش بەڵێ تقریبان هەش کیسیشنەوە بۆدانێ چاخانە هەیە نەوەڵە چاخانە نیم تۆ چاخۆرم جگەرە کێشم تەواو کاکە ڕۆنتان هەیە بەڵێ ڕۆنمان هەیە 1 کیلۆیی 2 کیلۆیی 5 کیلۆیی 16 کیلۆیی وڵی شانزەیەەکە شانزەیەکە ئەمە یەک تەنەکەی نان یەکتەنەکە ناکرێت دوانسییانێکم بۆدانی کاکە 16 کیلۆی تایە کاکە تۆ قچین بەکارێنە برا آخر ڕۆڵە سێتەنەکە تۆ هەموو گەڕێکی پێچەورەکەی ڕحمەتی لێ بێ کاکە تۆ بینی ساقنێ وەڵا ئینتەلاکەن هەمووتان کاکە نایکەین دێت تۆ بۆم دانێ ئەمە سێتەنەکە تەوا بە ساقڵ تەواو کاکیژە دەی عەزیێت کەش ڕقەمەکەی خۆتم بۆ منسی بۆی زەخیرەکە بۆ باشە ئەمە ڕقەمەکەم بۆ نووسیت بەڵام تخوا دوایی وەکو عونیە لە ڕقەمەکەم لە نووسی باشە وا بزانن لە ماڵەوەی باشە من زۆر بەخێر بێ بەستخوا ئەگە بکرێ پێش خۆم شتەکەم گاتەوە مەمنونە بە سەر چاو ئەلەوە سەلەن ڕێز دێ ئێمە بی یەکتر هاوکاری یەک بی طبعا بەتەشید خۆشەویستە سەر چاو مەمنونم یاخوا بەخێر بێ یاخوا بەخێر بێ یاخوا عەمرن نەمێنێ